ڕۆژی زمانی دایکە سوپاسی ئەو نووسەر و مێژوو نووسانە و ئەو چیرۆک بێژانەی کە لە سەردەمەکانی هەر لە سەردەمی ئەشتانیەکانەوە هەتاوەکو سۆمەریەکان و هەتاوەکو گەشتۆتە ئەم سەردەما نووسپاسی یەک بە یەکیانەکەم. تەبعاً هەورامانیش دەستێکی باڵایان هەبووە لە هێشتنەوەی زمانی کوردیدا. ئەلبەتە منۆکو مێژوو ناسێک یا وەکو خوێنەرێکی مێژووی 2760 ساڵی مێژووی کوردی خۆمم لایە کە زمانەکەی تا ئێسا کە ماوەتەوە، دەست بە دەست بە چیرۆک و بە نووسین و تەنانەت سۆمەریەکانش ئێساکە وەکو ئاسەواری سەردەمی بابلیەکان ئێستاش ئێمە شوێنەواری نووسینمان ماوە کە من زانیاریم لەسەری هەیە. تا ساڵی 1828 کۆمەڵەی گەلان ویستیان کورد بکەن بە نیشتمانێک. ئەم عێراقی کە ئێستا من و تۆ تیاژین ئێرە نەبوو، بڕیار بوو دوو کوردستان بۆ ئێمە دروستکەن، کوردستانێکی باشوور، کوردستانێکی باکوور. فەڕەنسیەکان لەگەڵ ئینگلیزیەکانە دەورێکی باڵایان هەبوو لەو سەردەما، وتیان ئێمە ناتوانین حسابێک بۆ کورد نەکەین چونکە تا ئێساکە تاکە کۆمەڵگەیەک جل و بەرگ و زمان و کەلتوری خۆیانیان لەدەست نەداوە زمانی کوردن. لەبەرەوەی راپۆرتێکیان نووسی بۆ کۆمەڵەی گەلان ساڵی 1828 دوایی جەنگی ڕووس و تورک بۆ دامەزراندنی ئەم عێراقە یەکێک لە بەڵگەکانی زمانی کوردی و کەلتوری کوردی بوو کەوەها بڕیار بوو نیشتمانێک بۆ کورد دروستکەن، بەڵام بەداخەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کەوەها 30 ساڵە ئێستایش نەمانتوانیوە زمانێکی یەکدەنگ ستاندەر بۆ کوردیدا بمەرزێنن. زمانی ئێمە لە 4 بەش پێک هاتووە. یاسا و وڵات و نیشتمان و دەسەڵات ئەتوانێت زمان بپارێزێ، بەڵام ئێمە وەکو مێژوو نووسان ئەتوانین زانیاری مێژووی زمانی کوردی و کەلتوری کوردی بینە دەسەڵاتداران و یا ئەو کەسانەی کە پێویستیانەیە کە سیستەمێک یاسایەک دامەزرێن بۆ زمانی کوردی. یەکێک لەو دامەزراوانەی کە بێت زمانی تیا بەکارەکی بەرجەستە بکرێت بریتە لە دامەزراوە پەروەردەیەکان. خودی دامەزراوە پەروەردەیەکانیش لە چەند کەناڵێک پێگاتوون. یەکەمینیان خێزانە، دووهەمینیان دامەزراوە فێرکارەکانە کە لە دایەنگەوە ئەگرێتەوە هەتاکو خوێندنی باڵا، دواتریش ڕاگەیاندنەکانە، دواتریش دامەزراوە ئاینی و کۆمەڵایەتەکانە. پەیوەست بە دامەزراوە پەروەردەیەکانەوە و دامەزراوە فێرکاریەکان بە تایبەتی لە دایەنگەوە بە پێی بڕیاری نەتەوەیە گرتووەکان ئەبێت هەموو منداڵێک تا تەمەنی 10 ساڵی واتە هەتاوەکو قۆناغی 4 بنەڕەتی ئەم منداڵە بە زمانی دایکی بخوێنێت بۆ ئەوەی لە پرۆسی زمان پژانی کامل بێت و بتوانێت بە کارامەیی زمانی دایکی فێر بێت، چونکە فێربوونی زمانی دایکی بنەمایە بۆ فێربوونی زمانەکانی تر. بەڵام بەداخەوە ئەگەر هاتوو بە نیوەناچڵی یا بە کەم و کورتی لە زمانی دایکی حاڵی بوو، ئەوە بە زمانەکانی تریش بە ڕێکوپێکی و بە پراوپڕی وەرناگرێت. بۆیە زمانی دایک ڕنگدانەوەی دنیابینی تاکەکانێتی، زمانی دایک فەرهەنگ و ڕەسەنایەتی و کلتور و دابوونەری تی ئەو تاکەیە. زمانی دایک لایەنی نیشتیمانی و نەتەوەیەتی و تێفکرانێتی لایەنی ئاوەزمەندێتی. بۆیە ئێمە کاتێک زمانی دایکی منداڵێک ئەگۆڕین یاخود تێکین ئەشێوێنین، هەموو ئەم لایەنانەی تری زمانی دایکەکە کە خودی زمانەکە پێک ئەهێنن ئەوانش گۆڕانیان بەسەریات و ئەشێوێنڕێت. ئێمە زمانی ستانداردمان هەیە، خاوەنی زمانی ستانداردین بە پێی بەڵگەی یاسایی و دەستوری، بە پێی ئەوەی کە لە ڕشنووسی هەرێمی کوردستانە پەرلەمانی کوردستان لە یاسای زمانە فەرمیەکانە دەری کردووە، بە پێی مادەی 4 لە دەستوری عێراقی فیدراڵە کە لە ساڵی 2005 دەرچووە. ئێمە بە یاسایی و دەستوری و لە ڕووی کارتێڕیشەوە زمانی ستانداردمان هەیە، بەڵام بەداخەوە بەهۆی ناوچەگەرێتی و حیزبایەتیەوە ئێمە هاتوین ئەم زمانە ستانداردمان لە زمانێکی نیشتیمانیەوە کردومانە بە زمانێکی ناوچەی و ئێستا هەر ناوچەیە و بە زمانێکی شێوەزارەکەی یاخود بڵێن بە دیالێکتێک لە پرۆسی پەروەردەیە لە ڕاگەیاندنەکانیانە و لە دامەزراوەکانە کاری پێ دەکات. خۆی سروشتی هەموو زمانێک وایە کە لە چەند دیالێکتێک پێگاتوە، تەنها زمانی کوردی نییە لە 4 دیالێکاتوە. زمانمان هەیە 7 دیالێکتە، زمانمان هەیە 22 دیالێکتی هەیە، بەڵام ئەبێت ئەم زمانانە ئەم زارانە لەناو خۆیانە
زارێک بکەنە زمانی ستاندار بریتێ لە ناسنامەیەکی یاسایی و کارگەڕی کە بەو میلەتە ئەدرێت زمان حاڵی ئەو میلەتە ئەبێ بە هەموو دیالێکتەکانەوە بۆیە زارەکان خۆی لە بنەڕەتە ئەبنە ڕەگ و سەرچاوە بۆ زمانی ستاندار دەکات بەڵام ئەگەر هاتوو ئێمە بە جیاجیا مامەڵەمان لەگەڵا کرد ئەوە بە دڵنیاییەوە ئەم زارانە ئەبنە دیار خۆرە بۆ زمانە ستاندەرەکە و لە ناوبەری زمانە ستاندەرەکە و دواتر پەرتبوونی تاکەکانی کۆمەلگا لێکپچراوی یەکڕیزی تاکەکانی کۆمەڵا لایەنی ئتنیکیمان پەرتپەر دەبێ لایەنی کۆمەڵایەتیمان کۆمەڵە گرفتاریمان بۆ ئێنێتە پێشەوە بەڕاستیدا ئەرکی شاعیر ئەدیب نووسەر لە بواری زمان و زمانەوانیدا ئەرکێکی زۆر سەرەکیە ئێمە ئەگەر سەیری مێژووی ئەدەبی خۆمان و ئەدەبی وڵاتەکەمان یاخۆ سەیری مێژووی زمانی خۆمان بکەین ئەوەی کە بەڕێکوپێکی توانی بێتی زمانەکەمان بپارێزە وەکو خۆی بیهێڵێتەوە زیاتر شعر بووە ئەگەر سەیری نووسینەکانی لەمە بەرمان بکەی بە تایبەتی چەند قەرنەی لەمە و پێش زۆر بەدەگمەن تۆ جۆرە پەخشانێک ئەدۆزیتەوە لە ناو زوربەی لەخەکانی زمانەکەدا کە پێوتە زمانی کوردی ئەوەی کە هەیە و توانیویەتی زمانەکە بپارێزێ ئەتوانم بڵێم بە پلەی یەکام شعر بووە شاعیرەکانمان هەر لە کۆنەوە بیانگرا هەتا ئەمڕۆژ هەر شاعرێ بە زمانی خۆی بە شێوە زمانی خۆی شعرەکانی نووسیوە دەی ئەوە هەر ئەو دەقانەیە کە زمانی لێ پێکاتوە هەروەها کاتێک کە زمانەوانێک ئەمڕۆ ئەوێ دێڕاستە لەسەر زمان بکە بۆ ئەوەی دلیلێکی دەست بکەیە بۆ ئەوەی بەڵکەیەکی دەست بکەیە بۆ بۆشوونەکانی خۆی ئەبێ بگەڕێ بەناو دەقە ئەدەبیەکانەوە بڵێ فڵانە شاعر لە لاپەڕێی ئەوەنەی دیوانەکەیە وهای وتووە و ئەمە بەڵگەکەمە لە ڕاستیدا دەوری ئەدیبەکان دەوری شاعرەکان زۆر بەقووەت بووە فەزڵی مانەوەی زمان ئەگەڕێتەوە بۆ ئەوان ئەنجا ئێسەش ئەوەوانە بێ ئەو دەورە کۆتایی هاتوێ هەتا ماوین و هەتا ژیان و زمان ئەمێنێ شاعیر و ئەدیبەکانمان دەوریان هەر تەواو نابێ و کۆتایی نابێ چونکە زمان وەکو هەمومان زین هەمیشە لە تازەبوونەوەدایە وشەی تازەیەتە ناوەوە دەی شاعیرەکانن کە بە شێوەیەکی جوان و شیرین و قەشنگ بە شێوەیەکی بەلاغی باش ئەو وشانە لە ناو ڕستەکانە لە ناو جملەکانە جێ ئەکەنەوە هەڵیان ئەگرن بۆ نەوەکانی دواییمان و ئەو زمانە پێشەخە زمان وشەی قورسی هەیە وشەی سوکیشی هەیە هەروەها شعر و ئەدەبمان هەناسەی درێژی هەیە و هەناسەی کورتی هەیە پێویستە شاعیرەکە کە شعرێ بۆ مناڵان ئەنووسێ ڕەشاوی ئەوانە بکە وشەی سادەی جوانی شیرینی ناسک لە ناو شعرەکانیان جێ بکاتەوە هەروەها لە ئەوزانە کورتەکانە شعر بنووسێ چونکە مناڵ هەناسەی کورتە توانای ئەوەی نییە شعرێکە بۆ بخوێنێتەوە کە هەش لەسەر هەش بێ ئەبێ سێ لەسەر چوار و چوار لەسەر پێنج و چوار لەسەر چوار و ئەمانە چونکە هێشتا سەرەتای پشکانی زمانێتی مناڵ ئەبێ مڕاعاتی ئەوە بکە ئەگەر بێت و شاعرێک ئەوەی نەزانی بێ ئەوەنەکە معنای وایە سەرکەوتونە لە ئیشەکە اینجا ئەو پەرتۆکانی کە چاپەکرێ بۆ کەسانی سێمانی و ئەوانەی کە لە شارباژەی ساڵی 99 ڕێکخراوی یونسکۆ سەربەنەتە یەکگرتوەکان ئەم ڕۆژێدا ناو بە ڕۆژی زمانی دایک ئێمەش بە چاکمان زانی هەستمان کرد لە بابەتی زمانی دایکە ئێمە لە پاشەکشێکی گەوراین لە زمانی ستانداردا بەڕاستی هیچ ئیشێکی بۆ نەکراوە و هەستەکەینەوەی تازە بەڕاستی بەرامبەر زمانی دایک زۆر کەم تەرخەمن و زۆر زمانی بیانی و زمانی بێگانە هاتۆتە ناو زمانی کوردیەوە بۆیە زۆر گرنگە و لەم ڕۆژە و ڕۆژانی تریش ئەمڕۆ وەکو بیرخستنەوەیەکە و کرێ بە ڕێکخرا و بەرنامەی درێژخایەن و استراتیژی بۆ ساز بکرێت تا بە مدەتی زەمن بتوانرێت زمانی دایک لای نەوەی داهاتوو و نەوەی ئێستا بە گرنگیەوە سەیری بکە احتیمامی پێ بدات دراسۆ لێکۆڵی لێ بکات لێی بخوێنێت تاوەکو بتوانین زمانەکان پارێزین چونکە ئێمە دروشمەکەمان چییە زمانی دایک شوناسمانە ئێمە چۆن بتوانین شوناس و هەویەی خۆن پارێزین بە پاراستنی زمانەکەمان ئێمە ئەمەمان کرد بۆ ئەوەی بتوانین ئەرکێک بکێشین بەردێک بین لە دروستکردنی بناغەی پاراستنی زمانمان
کەشناسمانە ناوەندا کادیمیەکان زانکۆکان پشکی شێریان بەرەکەوێت لە پاراستنی ئەم بابەتە گەگریدان ئەم بابەتە بەداخەوە مدەتێک چەند ساڵێک پێش ئێستا لە ڕووی دەنگۆوە هەبوو کە کار بۆ زمانی ستاندارد بکرێ بەداخۆ ئێستا دەنگۆکەش نەماوە کاری لەسەر نەکراوە و هەستەکەی کەمتەرخەمیەکی گەورە هەیە لەم بوارە بۆیە بەڕاستی ئەبێ خەڵکانی بەرپرس و خەڵکانی خەمخۆر لە ناوەندا کادیەمەکانەوە دەست پێ بکەن و ئیشی جدی لەسەر بکەن و بەرنامە و پرۆژەی گەورەی بۆ ڕێک بخەن تاوەکو بتوانین زمانێکی ستاندارد لە داهاتووکی نزیکا دروستکەین کە هەموو کورد لی تێبگا هەموو کرد کاری بکە بە تایبەتی لە دام و دەستگا فەرمیەکان و لەلایەن کەسانی فەرمیەوە بەجددی بەکاربێنێ و کاری لەسەر بکرێت. بە دڵنیاییەوە ئەمە ئاماژە بۆ بکەم کە ئەم خوێندکارانە کە خوێندکاری بەشی دیپلۆماسی و پەیوەندی گشتەکانن لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی دابەش بوون بەسەر چەند گروپێکی بچووکە وەکو پرۆسەیەک لە پرۆسی فێرکردنی خوێندکار کە لە دەرەوەی زانکۆ ئەتوانێت هەنێک کار و چالاکی بکە و ئەمە لە چوارچەوەی دەرسێکایە وانەیەکایە وانەکە خۆی بە ناوی ئیڤنت مانجمنتەوە ئەمان بە زمانی ئینگلیزی ئەخوێنن بەڵام واتە ڕێخستنی بۆنەکان پێمان باشە لەسەر بۆنەی جیاجا کارکەن و ڕۆژی زمانی دایکمان زۆر بە هەلزانی کە یەکێک لە کاری قوتابیەکان خوێندکارەکانمان لەسەر زمانی دایک بێ بە شانازیەوە چونکە بابەتێکی ڕاندی نیشتیمانی نەتەوەیی کولتوری هەیە و جێگای ئەوەیە ناوەڕۆکی ئەم بابەتە ببێتە یەکێک لە کارەکان. من ڕاستەکەی لە ڕووی ڕێخستنەوە کە سوپەرڤایزی خوێندکارەکانم کردو کە بزانم چۆن کارەکەکەن بەڵام ناوەڕۆکی بابەتەکە جێ ئەوە بوو کە جێی گرنگی هەمولایەکمان بێت. بەڕاستی خوێندکارەکان 5 هەفتەیەکی تیۆری و هەندێک وەرکشۆپیان کردووە لە ناو زانکۆیە متمانەمان پێکردن کە بتوانن لەگەڵ دووسێ ڕێکخراوە هەم سپۆنسەر بەدەست بێنن و هەم کارەکان ئەنجام بدەن و ئەمە لە ڕاستیە تاقیکردنەوەی پرۆژەکەیانە کە ئەمەیان ئەساس کردووە کە با بڵین چۆنە لە خەلفی کەوالیسە لە پشتەوە کە نابینرێکە من بۆ کەناڵە بەڕێزەکەتان باسێکەم و خۆشحاڵم و شەرفمەندین کە هاتوون کە ئێوەش متمانەتان بە چالاکی خوێندکارەکانمان کردووە کە هاتوونە ڕووماڵی ئەو چالاکیەکەن ڕاستە کە پەیوەندی بە زمانی دایکەوەیە بەڵام متمانەتان بەوە کرد کە ئەتوانن وها ئیڤنتێک سازکەن بە شێوەیەکی گشتی زۆر باش بوو لە هەڵبژاردننی و کەسانی کە قسەیان تیا کردووە ینی جۆرێک لە گلەی و هەروەها ڕخنە هەیە لەسەرەوەی کە زمانی یاخود دیالێکتی هەورامی کە گرنگێکی ئەوتۆی پێ نادرێ و مامۆستا جەمالێکێکە لەوانەی کە دیماماتی تایبەتێ بۆ بابەتەکە وە تایە ئەو ڕخنە و گلەی و گازندانە و هەروەها پاساوە زانستیەکانی خۆی خستە ڕوو لە بەرامبەردا پرۆفیسۆر دکتۆر شیلانێکێکە لە مامۆساهرە دیار و گرنگەکانی زانکۆی سلێمانی و پسپۆڕ لە زمانی کوردیە لەم ئیڤنتەیە کە بۆ ئەو بەشداربوانەی کە هاتوون گویان گرتووە باس لە گرنگی زمان و ڕەهەندەکانی زمانی بۆ کردوون واتە هەڵبژاردننی تەوەرەکانی خوێندکارەکانمان زۆر بە سەرکەوتوم زانیوە و لە هەمان کاتە لە ڕووی ڕێخستنەوە وا دەرەکەوتووە کە ئەمە ئەزمونێکی درێژیانەیە واتامە یەکەم کاریان نییە کە کردویانە بە خۆشحاڵیەوە لە ڕاستیە ئەو زمانی کە ئێستا لە نێو ڕاگەیانی کوردیا پێنووسین درێژکراوەی هەریەکە لە زمانی ڕۆژنامەکانی پێشکەوتن ژین ژیانەوە گۆڤاری گەلاوێژە پێش ئەو هەڵبەتە کورد بە شێوە زار و شێوە زمانێکی تر ئاخفیوە پەیویەوە قسەی کردووە بەڵام ئەمە ئێستا کە ئێمە هەمانە زمانی نووسین جیاوازە لەو زمانە بەنمونە پێش ڕۆژنامە ئەو سێ ڕۆژنامە و 4 ڕۆژنامی کە ناوم بردن ئەو زمانی کە هەبووە زمانی یاخود لقە زمانی بابان بوو لەم ناوچەی ئێمە لە سلێمانی بەڵامێکی ئێستا هەیە لقە زاری سلێمانیە جیاوازە لە زۆرە لە قەزارەکانی تر هەڵبەتە من لە نێو ڕاگەاندنا کە پارتیشن یاخود جیاکردنەوە بۆمانە کرد و قۆناغباندیم کردووە ئەمەم بە کوردی ناوەند یاخود زاری ناوەند ناوبرووە لە زاری ناوەندیشا سلێمانی ئەبێتەوە بە لەق سۆرانی بێتەوە بە لەق ئەردەڵان و مکریان و سنە و تەنان کەرکووک و گەرمیانیش ئەبنەوە بە لەق لە قەزار ئێمە لەبەرەوەی سلێمانی مەڵبەندێکی بەهێزی ڕۆشنبیری بووە هەر لە دوای ڕۆژنامی پێشکەوتنەوە هەتا ئێستا زۆرترین هونەرمەند و زۆرترین ڕاگەیانکار و زۆرترین ڕۆژنامەنووس لەم دەڤەری ئێمە و لەم شاری ئێمە و لەم ناوچەی ئێمە سەریان هەڵداوە لەبەرەوە لقە زاری سلێمانی بووە بە بەهێزترین زمانی نووسین لە ناوچەکەتان لە کورمانجیش بەهێزترە بۆچی چونکە لە 25 جا کاتێک کە ئەتاتورک 28 خاڵەخاتە بەردەستی دەوڵەتی نوێی تورکیا یەکێ لەوانە کوشتنی زمانی کوردی و لابردنی زمانی کوردیە کە ئەو کاتە کورمانج و زازا و زۆر بۆتان بووە لەو منتیقەی و ناوچەیە لەبەرەوە ئێمە یەکێ لە شانازی زۆر گەورەکان کە بۆ ئێمە گەڕێتەوە ئێمە وەکو
کوردی ناوەند لە ناوەڕاستی کوردستان دیسان ئەم هەڵێژ با ڕاستکەینەوە ئێرە باشووری کوردستان نییە باشووری کوردستان هەردێکە لە ئیلام و لە لوڕستانە ئەو ناوچانە زارێکی تایبەت بەخۆیان هەیە ئێمە ئەم زارێکی ئێستا هەمانە وەکو کوردی ناوەڕاست بەهێزترین زارە کە زمانی نووسینە زمانی پەرلەمانە زمانی سەرۆکایەتەکانی هەرێمی کوردستانە زمانی هەر چوار دەسەڵاتەکەیە بەدەسەڵاتی قەزای بەدەسەڵاتی جێبەجێکردن بەدەسەڵاتی ڕۆژنامەوانی و دەسەڵاتەکانی دیکە لەبەر ئەوە ئەفوم کە زمانی ساندارد ئێمە هەمانە ناتوانین بڵین زمانی سانداردمان نییە زمانی ساندار زمانی نووسینە جیاوازە لە قسەکردن هەریەکە بۆ خۆی کە لە شێوەی ناوچی خۆی قساکات ئەمە جیاوازە لە زمانی ساندارد ئێمە لە سەردەمی ڕاگەاندنی دەوڵەتی مەلەکی شێخ مەحموود لە سەردەمی ڕاگەاندنی کۆمار لە سەردەمی دیسان دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 92 لە سەردەمی دروستبوونەوەی عێراقی نوێی فیدراڵ لە 2004 بۆ 5 نووسینەوەی دەستور لە 2005 ئەم زمانی نووسینی ئێستای ئێمە کە قسەی پێکەین لە کوردستانی ناوەڕاست کە زاری ناوەند یاخود کوردی ناوەندە دانی پێدانراوە زمانێکی ستانداردی فەرمیە بەڵام ئەوەی کە خۆمان ئەوەی کە بۆتە هۆکاری کوشتن و پەراوێزخستن و گوشینی ئەم زمانە و هێڵنجانەوەی پاڵفتێکی زۆر ناشین خودی خۆمانین کە ئێمە هەر ڕۆژنامە و بە جۆرێک دائنیشێت نووسینەکانی ئەنووسێت راپۆرت و هەواڵ و گزارشەکانی بە جۆرە لە جۆرەکانی خۆی ئەوەی کە خۆی باوەڕپێتی کات ئەمە بۆتە هۆکاری پەراوێزخستن و کوشتن و تا ئاستێک ئەتوان بڵێم ناشرینکردن ئەگەر نەبێتە قسە لەسەرم ناشرینکردنی زمانی کوردی چکە بەڕاستی ناشرینە من ئەوەی کە خۆم باوەڕم پێێتی بەو شوێی خۆم قسە بکەم ئەوەی کە قسە ئەەکەم بەو شوێ بنووسم زمانی ساندار واتە نووسین نە قسەکردن واتە ئەوەی کە هەمومان کۆک بین لەسەر نووسین هەر کەس بۆ خۆی ئارزوی خۆیتی بەچی شێوەیە قساکات من بە شێوی سلێمانی قساکەم بە قەراداخی قساکەم بە بەرزنجی قساکەم ئەمە ئارزوی خۆمە یه ناوچەی خۆم بەڵام زمانی نووسین هەمومان کۆکین لەسەر ئەم شێوەی کە ئێستا لە کوردی ناوەند لە قەزاری سلێمانیا هەیە ئەمە زمانی ڕاگەاندنە زمانی هونەرە و زمانی هەموو نووسینی سەرۆکایەتەکانی هەرێم و نووسینی یاسایەکانە من ئەو شتە ڕاستکەمەوە هەمومان کار بەم زمان ستاندارداکەین هەمومان بە بەڕێز شوکێ ئێستا قسە لەگەڵ ناکەی بە چەناڵە بەڕێزەکەی ئێوە شۆ چەناڵی پێیام و بە هەموو میدیاکان لە نووسینە کار بەم زمان ناکەین هەندێک وشێنی ناوە بە نەزانی ئەیهێنین هۆکارەکە شێوەیە ئێمە وەکو ڕاگەاندن بەڕاستی ڕاوێژکاری ڕاگەاندنمان نییە زۆر گرنگە ڕاوێژکاری زمانەوانی نەک ڕاوێژکاری ڕاگەاندن ئێمە پێویستمان بۆی کە ڕاوێژکاری ڕاگەاندن لە نێو هەموو چەناڵەکانە هەبێت ینی چەناڵە دەتوانێت 250 مۆزەف ڕاگرێت و موچەی بۆ دابین کە بەڵام ناتوانێت ڕاوێژکارێکی ڕاگەاندن لە مرکزی یاخود لە ناوەندی هەواڵ و لە ناوەندی ڕاگەاندنەکەی خۆیان دابین کابووی کە چی شێوێ هەڵەیەک هەبێت لە پیت و لە وشە و لە ڕستەکانە چاکی بکات ئێمە ئەمە گرفتی یەکەمانە گرفتێکی تریش کە هەمانۆک پێم وتی لە گەیاندن و لە قسەکردنە ئاساییە چۆ قساکەی بەڵام لە نووسینە ئێمە ئێستا هەمومان کۆکین لەسەر ئەم شێوە نووسینەی ئەم ڕێنووسی کێسا لە سلێمانی هەیە بەڵامەوەی کە کۆگنین خۆمانین کە بەڕاستی لە ڕێیتانە و تەشەر و لە ڕێگەی قسە و قسەڵۆکەوە بێ ئەوەی کە چۆن بە سیاسەکان یەکەین ئاواش بە زمان و بە یەکتر یەکەین و بە کوردەکەی دانانی بە ئاستی زانست و زانینی یەکترا ئەمە گرفتی بۆ ئێمە دروست کردەوە